وڵا بە قسەکردنی زیاتر لەبارەی بەڕێوەچوونی لوتکەی حکوومەتەکان و بەشداریکردنی سەرۆکوەزیران مەسرور بارزانی لە ئەستۆدیۆ میانداری بەڕێز دکتۆر نەوزاد هیتوتی شارەزای سیاسەتی نێودەوڵەتی مامۆستای زانکۆمان کرد. دکتۆر بەخێر بن. سپاس دکتۆر. پێشەوەی بچینە سەر گرنگی بەشداریکردنی سەرۆکوەزیران. پێم خۆشە باسێک لەو لوتکەیە بکەی بۆمان، بۆ لوتکەیەکی گرنگە ئەم لوتکەیە. زۆر سپاس. بێگومان لوتکەی ئەوەی دۆحای دووبای کە لوتکەی جیهانی حکوومەتەکان لوتکەیەکی گرنگە بە تایبەتیش لەسەر ئاستی جیهانە و بەشێکی زۆری سەرکردە و ڕێبەری سیاسی سەرکردەی سیاسی بزنسمەن کۆمپانیاکان و بەشێکی زۆری بڕیارسازی لەسەر ئاستی نێودەوڵەتی بەشدان لەو لوتکانەدا بە تایبەتیش ئەو لوتکانە دائیمەن گرنگێکی زۆری هەیە لە ڕووی ئابووری، لە ڕووی سیاسی، لە ڕووی ئاسایش، لە ڕووی ئاسایشی وەزە لەبەرکەم لەو میتینگ دەکرێت، کوبونا دەکرێت، کۆنفرانس دەکرێتن، خەڵکێک جار زۆرێ پسپۆر و شارەزا بەشدارە تێدا کەواتە لەسەر قەیرانەکانی جیهان بە تایبەتیش ئەو قەیرانە کە ئێستا هەیە لە ڕووی وزەوە، ئەو قەیرانەی کە ئابووری بە تایبەتیش ئەو ڕەهەندەی زیاتر تەرکیز لەسەر ڕەهەندی ئابووریە، لە ڕووی ئابووریە چون گەشەساندنی وڵاتان چون پێش بخرێت شیوازی بەڕێوەبردننی حکوومەت گڤەرمنت کە پێڵین حکوومەتی باش چون بکرێت ئەرکەکانی چیە، پرەنسیپەکانی چنە چون باشتر بکرێت، حکوومەتی ئەلکترۆنی چییە، لە هەموو ئەو بۆرانەی کە باز دەکرد بێگومان ئەو قورباندانە زۆر گرنگن بە تایبەتیش ئێوازانن یعنی ئەو قوربانی تریش هەبوون، داڤۆس هەبوو، میوشنایە زۆر قوربان هەیە لەسەر ئاستی جیهان دەکرێت کەواتە هەر قوربەدەک تایبەتمەندی خۆی هەیە و تایبەت دەکرێت بە کۆمەڵای پرسی تایبەت و لەم چارچۆوەیەشدا بێگومان ئەو حکوومەتانەی کە ئەو دەسەڵاتدار یاخود ئەو دەوڵەتانەی کە بەشدارن تێدا بێگومان لەو میتینگانەی کە دەکرێت، لەو بابەتانەی کە تێدەکرێت، لەو کۆنفرانسانەی دەکرێت، لەو گوتارانەی پێشکەش دەکرێت، لەوێدا دەگەنە حەل دەدوزنەوە، چارەسەر دروستنەوە بابەت پێشکەش دەکەن. لەو قوربانانەشدا ژمارەی زۆر یعنی میتینگی دوولایەن و سێلانە دەکرێت، کوبوونایی دوولایەن و سێلانێکی لە نێوان سەرکردە سیاسیەکان، لە نێوان کۆمپانیاکان یعنی بزنسمانەکان لەوەدا دەتوانن یعنی چارەسەر یاخود عقد گرێ بەس واژۆ بکەن. ئەوەش بێگومان گرنگە بۆ دەوڵەتەکان. بەشداریکردنی سەرۆکوەزیران مەسرور بارزانی چه گرنگیشی هەیە بۆ هەرێمی کوردستان لە ناوەندێک و بەشداریکردنی لە لوتکەیەکی وها گرنگە کە باستان کرد؟ بێگومان بۆ هەرێمی کوردستان خۆی گرنگێکی تایبەتی هەیە، ینی باگەر بە تایبەتیش باسی هەرێمی کوردستان بکەین بەشداربوونی لەو کۆنفرانسە قورباندانە لەو کۆنفرانسە لەسەر ئاستی جیهان دەکرێت کە ئاماژە ماش پێ کرد، ینی تەنیا ئەو قورباندانیایی کە قورباندی جیهانی حکوومەتەکان کە لە دووبای هەیە و بەشدارکرد لە پێش ئەویش من ئێمە لێرە باسمان کرد چەند جارە لە قورباندی داڤۆس بەشداریان کرد، لە ئیموشن بەشداری دەکەن. بێگومان کەواتە خودی بەشداری حکوومەتی هەرێمی کوردستان و سەرکردایەتی سیاسی کورد لەو قورباندانە بۆ پێگەی هەرێمی کوردستان زۆر گرنگە لە سێ ڕەنگە من دەتوانم بڵێم گرنگێکی لە سێ ڕەنگی سەرەکیەوە. خاڵی یەکەمە سیاسەتی پارادیبلۆماسی یاخو نون ستیت ئەکتەر. هەرێمی کوردستان ڕاستە بەشێکە لە عێراق و نون ستیت ئەکتەرە، بەڵام لەسەر ئاستیدا لە سیاسەتی پارادیبلۆماسی پراکتیزە دەکەوە وەکو نون ستیت ئەکتەر بەشدارە لەسەر ئاستی نێودەوڵەتی لە کوبوونە گرنگەکان، چ لە ڕووی ئابووری بێت، چ لە ڕووی سیاسی بێت، چ لە هەر ڕوویەکی بێت، لە ڕووی ئاسایشی وەزە بێتن. کەواتە لەم چارچۆوەدا هەرێمی کوردستان دەتوانێت لە ڕووی سیاسی پەیوەندیەکان، لە ڕووی دیبلۆماسی پەیوەندیەکان لەگەڵ سەرکردەکانی جیهان، لەگەڵ دەوڵەتان، لە سەرکردەکان ئەوانەی بڕیاریان بەدەستە کوبوونا بکات، دانیشتن بکات. ئەوە زۆر لە ڕووی سیاسی و لە ڕووی دیبلۆماسی بوو پێگەی هەرێمی کوردستان گرنگە لەبەرەوە ئێمە ئامانجەیەکی درێژخانمانەیە ڕاستە ئێرە هەرێمێکی فدرالیە، بەڵام دەمانێت ئەو هەرێمە لە ڕووی سیاسی لە ڕووی دیبلۆماسی گەشە بکات، پەیوەندیەکانی بەهێزتر بکات، پەیوەندی لەگەڵ جیهانی دەروەها بیتن و لەو چارچۆوەشدا خزمەتی پێگەی سیاسی و ئابووری هەرێمی کوردستان بکات. کەواتە لە ڕووی پارادیبلۆماسی و لە ڕووی دیبلۆماسی بێگومان بۆ هەرێمی کوردستان زۆر گرنگە لەبەرەوە وەکو ئاماژەمان پێ کرد لەو قورباندانە کە سەدان سەرکردەی دەوڵەتان بەشدارن تێدا، کەسانی پسپۆر بەشدارن تێدا، دەتوانین قەزیەی خود کێشەی هەرێمی کوردستان لەگەڵ هەموو دەوڵەتانە باز بکەیت. یعنی تو بسەیری کە پێش وەخت دەرفەتی وا نەبوو بە هەرێمی کوردستان یاخود احتمال ئەو دەرفەتە نەدرا بە هەرێمی کوردستان لەو قورباندانە یاخود لەو کۆنفرانسانە بەشداری بکەیت. کەواتە لە ڕووی دیبلۆماسی لە ڕووی پارادیبلۆماسی بێگومان بە هەرێمی کوردستان زۆر گرنگە وەکو ئاماژەمەش پێ کرد ئامانجی درێژخانی هەرێمی کوردستان ئەوەیە کە لەسەر ئاستی دەوڵەتی ئەترافی پێ بکرێت یاخود دەوڵەتێکی سەربەخۆی هەبێت لەو جیهانەدا. کەواتە لە ڕووی سیاسی دیبلۆماسی بێگومان زۆر گرنگە. ئەوە خاڵی یەکەمی سیاسیەوە. خاڵی دیترش لە ڕووی ئابووری زۆر گرنگە. لەس چارچۆی ئابووری دەتوانین بڵێن وەکو ئاماژەمان پێ کرد لەو قورباندەشدا زیاتر باسی مەسلەی ئابووری گەشەساندنی ئابووری چۆن پێگەی حکوومەت بەهێز بکەیت، چۆن کۆمپانیەکان بینی هەرێمی کوردستان، چۆن ئینڤێستمنت لە هەرێمی کوردستان بکەیت، چۆن قەناعەت بە کۆمەڵگەی نێودەوڵەتی بە بزنسمنەکان بە کۆمپانیەکان بکەیت بێن لە هەرێمی کوردستان.
اینوستمنت بکن بگمان اواش فاکتوری که گرینگه که لو قرباندانا دارن لگل او خلک دابنشی گفتگو بکه هرمی کردستان هرمی که سقام گیره هرمی که آرامه لا ده داتوانی گری بستی آبوری بکه گری بستی سیاسی بکه یعنی گری بستی آبوری بازرگانی بکه اما در فتک دبید با هرمی کردستان با ای قناعت با کمپانی کام بی لسر سرکردگانی جنب با هرمی کردستان اینوستمنت کن ایمش ازانی آبوری لاروی آبوریا بگمان جان همو پیکای گری دراوا اگر تو بیت کمالی که پیش بگی تحریم کردستان پیش بگی با همون دولت کار واستم دبیت سرمایه در و بی تحریم کردستان دبی کمپانی گوار تحریم کردستان ایش بکن که بگمان امش لورا زور زور گمیگه و حالا کی ترش مدامت آماجا پیبکن بتش بریم کردستان آسایشی و زیا تحریم کردستان لروی آسایشی و زبی گمان مازن تحریم کردستان سرچوبی کی سروشی سر گرینگی نوتو گازی هیم بلام لسر آسینو خونده کشا مانه لگل بغدا کشی هیا کشی بدرز دکری تاول دادری بونمونه او سرچوی نو دو گاز یعنی با سنترال بکریتن چالنجی زوری بردم داره بلام لگل اواجدار در فتح که یک لو فاکتوره گرینگیانه که جهان گرینگی به هرمی کردستان دن به پیگه هرمی کردستان دن به سرچوی وزو نفته هرمی کردستان او تکی زوره سرچوی گازی هیا امازان کمپانی بتایبتش اوی امارات دانا غازی لیره هیا دتوانی و برهنانی گوره زیادتر بکاتن اما دبیت در فتح با هرمی کردستان به جهان در وای گریب درتن پرژاندی آبوری سیاسی درست دکه لبیش ما نچکه برید مگور که سردانی عراق و هرمی کردستان یکی لشازده جنوری مانگی یک هات هرمی کردستان یکی لو پرسانه که باسی که پرسی غاز بود یعنی به پیش سرچوکانی یکی لسرچوکان که مسیریم که باسی که یکی لو پرسانه گل محمد شیع سودانی ولی گل هرمی کردستانش به طیبتش لگل بر پرسان حکومت باسیان کرد چون او کشلنیوان هریم و بغداد چهار سر بکرد با آوای هریم کردستان ببیت سرچوایی کی گرنگ بو هنارده کی تنیاز با اروپا با ضیبت او قینا لوی هیا کواتم دتونی بلاروی سیاسی لاروی آبوری لاروی دیپلماسی بگمان او فرانسه بریم کسان زور گرنگ بله لم کنفرانسه دا زور باس لو کرا امان جی کم کنفرانسه اویا آنی لو بجدارن خوان لگل گرانکاری کانی جهان به بگون جنن لبروی جهان با گرانکاری چی خیراته پره هرمی کردستان لم روتات شتوانیتی خوی لگل گرانکاری کانی جهان بگون جنن بگمان اوش بابت کی زور گرینگه اما ازان استعمال جهان اگدن گرانکاری کان زور بخیران لروی سیاسی بگیره لروی آبوری بگیره بتای لروی تکنولوژی بگیره گرانکاری کان اگجار خیران هرمی کردستان دبید حول بدد خوی لگل او جهانی کی استایا جهانی گلوبالیزیشن جهانی پرستاندنه لهمور یکوا کوات دبی خوی لگل بگوجه برامش اما کشی گورمان هي يعني لروي بنمونه لروي حکومت الکترونی به چون شفافیت به یا جهان الکترونی به بنمونه سکتری بتش او زیات لابریکان باز لكن او مسئله بانک و اوانه به که چون الکترونی که به گمان هرمی کسان کشی هي و دتوانه لو کنفرانسانا دا تجربه ازمونی او دولتانه بنمونه دولتی که وکو امارات که چون او گشت سنده لروي ابویا بخوا بینه چون پیش که تو چون توانیه بگیرد آسته که اگجار گوره لسر آستی آبوری که توانی ازمون او دولتانه فرم به یعنی لوی یارمتی هرمی کردستان بدن چون بتوانیتن او بربستانه بشکنی باید خوی لگل او گرانکاری نبگونشیم بله مرز دکتر نوزادی توتی شارزای سیاستی نیودولتی معاصی زانکول استودیو آمده بود سپاس با شرفکانتو و خیراتن زور سپاس دکتر